هر کسی الله خێری لێ بێ لە دین تێگەیشتەکە پاوەنی زۆر ناداتێ بەخوا بزنسی زۆر ناداتێ دەسەڵاتێکی ناداتێ نەتوانێ بیباتە ڕێوە ها ئەوە لە من وەرگرن الله کەسێکی خۆشویست إذا أحب الله عبدا کەسێک الله بەندەیەکی خۆشویست و خۆشەویستی و ڕەحمەتی خۆی بەسەر ڕژانچی لێکات تێگەیشتوویەکا لە دینەکەی خۆی اللهم احفظ لنا ديننا الذي هو عصمة أمرنا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموو یا الله دینەکەم بۆ بپارێزی کە هۆکاری شکۆمەندی منە ئەو دینت لێدابڕنن چیت هیچ نیت وەکو ئەو کەسانە وای کە لەسەر جادە بێدایک بێ باوک ئەڕاتەش دوکان و قۆندەرە دزێوینت تۆش لە کاتێکا ڕۆی بۆ بازار حەزت لە لەفەیەکە ئۆڵا ئەمە حرامە نە ئەوە حەڵال نە ئەوە حرامە بەخۆ عەقڵم ئەوە نابڕێ هەتا ئەڕۆی شوێنێکە دۆزیتەوە کە بۆ تو کراوە بۆ هۆکارەکە چییە؟ هۆکارەکە ئەمەیە کاتی الله ڕێزی لێگردی لە دین شارەزاتەکە کە لە دینی شارەزای کردی فێر عەمەل دەکە کە فێری عەمەلی کردی بانگەوازت پێکە کە بانگەوازی پێکردی ئارامیش دەداتێ کەسێک ڕێگەیە بگرێ بۆی فێر عیلم بێ ئێستا وەڵی ئینشاءڵڵا من ڕێگەی عیلمە ئێوە هەتانە لە شارەکانەوە هاتە کاتی خۆی کوشتووە وعەلەیکم السەلام وەڕەحمەت الله لە شارەکانەوە هاتووە کاتی خۆی کوشتووە ڕەنگە ئێستا کاتێکی زێڕینی بێ بەڵام کاتێک کە دێ بۆ مزگەوت دێ بۆ یەک دوو ئایەت فێر بێ هەر نەبێ شتێک فێر بێ لەم ژیانە جەنجاڵیە لەم وڵاتە پڕفەسادەیە پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام فەرمی هەر کەسێ ڕێگەیەک بدۆزێتەوە بۆ دەستەبەرکردنی زانست بۆ خۆی زانستەکەش لەکوێ ئیسفادەی پێگەین لەو شوێنەی کە ئەمە ئەم شتانەی مادیاتە نەماوە کە ئێستا ئێمەتیایەن ئەفەرمێ سەهەل الله له طەریقا إلى الجنة الله چی بۆ ئاسانەکە ئەم ڕێگەیەکی کردووە بۆ زانست و عیلمی شەرعی ئەڵڵاش ڕێگەی بەهەشتی بۆ ئاسانەکە هەر بەم عیلمەی کە فێر بووە نادۆڕێ هەتا ئەگاتە جێ بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم طبعا هەر لە باسی عیلما چکۆم تەوحید وەکوتمان فاعلم أنه لا إله إلا الله انجا واستغفر لي ذنبك بابك بابي علما بزانا لا إله إلا الله چیە انجا استغفار بکە هەر لە فەزلی عیلما بۆی بزان کاکە ئەوە بۆچی لێرە دانیشتنە خۆ ناکرێ بڵێ وەڵا ڕۆیمان دانیشتون جێوە خۆش و هاتینەوە بۆی بزانی پاداشتی دانیشتنەکەت و ئەم مەجلیسە مەجلیسی عیلم بێ ئەم فەرمودانە لەسەر جەناب التەطبیق بێت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ من يريد الله به خيرا يفقهه في الدين هەر کەسێ الله خێری لێ بێ لە دین تێگەیشتووەکە پاوەنی زۆر ناداتێ بەخوا بزنسی زۆر ناداتێ دەسەڵاتێکی ناداتێ نەتوانێ بیباتە ڕێوە ها ئەوە لە من وەرگرن الله کەسێکی خۆشویست عەلەیکم السەلام وەڕەحمەت الله إذا أحب الله عبدا کەسێک الله بەندەیەکی خۆشویست و خۆشەویستی و ڕەحمەتی خۆی بەسەر ڕژانچی لێکات تێگەیشتوویەکا لە دینەکەی خۆی اللهم احفظ لنا ديننا الذي هو عصمة أمرنا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموو یا الله دینەکەم بۆ بپارێزی کە هۆکاری شکۆمەندی منە ئەو دینت لێدابڕنن چیت هیچ نیت وەکو ئەو کەسانە وای کە لەسەر جادە بێدایک بێ باوک ئەڕاتەش دوکان و قۆندەرە دزێوینت تۆش لە کاتێکا ڕۆی بۆ بازار حەزت لە لەفەیەکە ئۆڵا ئەمە حرامە نە ئەوە حەڵال نە ئەوە حرامە بەخۆ عەقڵم ئەوە نابڕێ هەتا ئەڕۆی شوێنێکە دۆزیتەوە کە بۆ تو کراوە بۆ هۆکارەکە چییە؟ هۆکارەکە ئەمەیە کاتی الله ڕێزی لێگردی لە دین شارەزاتەکە کە لە دینی شارەزای کردی فێر عەمەل دەکە کە فێری عەمەلی کردی بانگەوازت پێکە کە بانگەوازی پێکردی ئارامیش دەداتێ هەمانە فێری عیلمیەکە بێ عەمەلە وەکو جوولەکە لم تقولون ما لا تفعلون باسی دینەکە و ئیسلام سەی خۆیەکەی 0 کیلۆمەتر هیچی تیان نییە جار وا هەیە بانگەوازەکە چکۆم عەمەلی نییە بانگەوازەکە عەمەلی هەیە دەعوەش ئەکا بەڵام سەبری نییە کاتێککە ترس دروستە بێ وەکو ئەوە وایە ترسی خەڵکی لای ئەو وەکو ترسی ئەڵڵایە سوبحانەهو وتەعالە بە نەسی ئایەت فبۆیە ئەم عیلمە کاتی ئەگەر ئەڵڵا خێری لێویستی وا نەزانی ئەو ڕیشە بارە بەسەرتەوە وا نەزانی ئەو مزگەوتە بارە بەسەرتەوە وا نەزانی ئەو نوێژە بارە بەسەرتەوە ئەڵڵا ڕێزی لێگردووی هەر ڕۆژێک ئاەتێکت زیاد لەبەر کرد فەرمودەیەکت زیاد لەبەر کرد گوێ لە وتارێکی زیاتر کرد و زیاتر ئیمانت بەرزەوە بوو بزانە ئەڵڵا زیاتر ڕێزی لێگردووی هەر ڕۆژێکیش پارەیەکی زیاترت هەبوو لە شوێنی خۆیان سەرفت نەکرد لا تزول قدم عبد يوم القيامة دوو پا ناخێتە قیامەت لە ماڵەکە لێتە پرسن چۆن پەیات کرد چۆن سەرفت کرد دەوەرە ئینجا ئەکاونتەنت تێدانە لەوێ بزات چۆن هاوردت چۆن سەرفت کرد بس ئەم عیلمە ئەو علم ينتفع به علم هەر خێرە داتەوە کاکە وەکوتمانەگەر ئەو عیلمە پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام فەرمێ ئەڵڵا خێری لێ بیێی هەم فێرت ئەکا هەم عیبادەتت بۆ زیاد ئەکا هەم دەعوەت پێکا و هەم ئارامیشت پێگرێ ئەڵڵا لەوانەمان بژێڕێت